شتێکی زۆر گرنگ هەیە هەم لە بواری پیشەسازی ئەسام یاسایی کە کاری لەسەرەکەین دەبێت ئێمە هەوڵ بین ئەو قانونە بکرێت کە لە بەغا هەیە ئەمە پێشنیاری ئێمەیە لەسەرەوە لەبەرەوەی کە بەتایبەت ڕێکەوتنێک هەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی لە 2 ساڵە بێ کە بەهاندانی ئەندامانمان بۆ دامەزرانی کارخانەی استراتیجی بۆی بتوانین ئێمە لە ناو هەرێمدا کارخانەی استراتیجیمان هەبێ و بتوانین بەرهەمی خۆماڵی خۆمان و بەرهەم بهێنین و ئەو بەرهەمەش لە ناو هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ ناو پارێزگاکانی عێراق بنێرین و بەردەوام بین لەسەر کارخانەی استراتیجی و بەرهەمی خۆماڵی خۆمان بتوانین قۆناغی سێم دەست پێ بکە. قۆناغی سێم هەناردەکردنی کاڵایە واتە هەناردەکاران هاوردە و هاوردەمان تەواو کرد هەناردە لە قۆناغی سێما بتوانین کاڵای خۆمان هەناردەی وڵاتانی دەرەوە بکەین. ئەویش پێویستی بە یاسایەکە. یاسایەکە بێ بتوانێت پاراستنی بەرهەمە خۆماڵەکانی خۆمان بکات بۆ ئەوەی کەوا بتوانین ئەو بەرهەمانەی ناوخۆ زیاتر گرنگی پێ بدرێ و بتواندرێ بەرهەمهێنەرانی خۆمان دڵیان پێی خۆش بێ کە بتوانن بەرهەمەکانیان زیاتر لە ناوخۆ و لە دەرەوە ساغ بکەنەوە. ئەوە یاسایەک ئێستا کە لە بەردەستاندایە چەند ڕۆژە بەدەستان گەیشتووە و بانگێشکراون و زۆر سوپاسدانەکەین بۆ ئامادەبوونتان. وە خۆتان نەزانن لە هەرێمی کوردستان بە تایبەتی و عێراق بەگشتی بەڵای نەوت جگەلەوەی کە قەیرانێکی گەورەی قوڵی دروست کرد بۆ وڵاتە هەموو سێکتەرەکانی تری لەناو برد یان کزی کرد. بۆیە دوای قەیرانی نەوت ئەکرا حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ڕاستەڵەچینێکی گەورەی هەبێ بۆ ئەوەی جارێکی تر خۆی لەو بەڵایە دوور بخاتەوە یان ئیعتیماد بکاتە سەر سێکتەرەکانی تر. منەوێ بە ڕاشکاوانە قسە بکەین هەتاکو ئێستا هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جوڵانی هەموو سێکتەرەکان بەدەر لە نەوت سێکتەری کشت و کاڵی بێ پیشەسازی بێ هەتا بازرگانی بێ گەشتیاری بێت بەڕاستی زۆر شەرمنانە بووە و ئەتوانم بڵێم کردارێکی گشتگیر نەبووە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەزارەتێکی معنی یان چەند وەزارەتی بەم ئیشاستاون لە کاتێکە پەرەپێدانی ئەم سێکتەرانە ئەرچێکی گشتگیری ئەوێ. ئێمە سپاسی هەموو دەست پێشخەریەکەکەین بۆ پاراستنی بەرهەمی خۆماڵی لەلایەن ڕێکخرا و سندیکاکان و زانکۆکان بکرێ. بەشداریکردنی ئێمە ئەمڕۆ لەم کۆنفرانسە بۆ پشتیوانیکردنی هەموو ئەو هەوڵانە بووە و پەسەندکردنی یاسایەک بۆ پاراستنی بەرهەمی خۆماڵی یەکێکە لە استراتیژەکانی ئەم خولەی پەرلەمانی کوردستان. جاچ لە شێوازی بەرکارکردنی یاسا فیدراڵیەکە بێ یان دەرکردنی یاسایەکی کوردستانی بێ. لەبەرەوە من بەش بە حاڵی خۆم لە هەرچۆ هەر هەوڵێک هەبێ وەکو بەشێک لە کەمپەینێک بۆ پەسەندکردنی ئەم یاسایە بۆ پاراستنی بەرهەمی خۆماڵی لە هەرێمی کوردستان بەشدار دەبم و من پێم وایە ئەمە بابەتێکی گرنگە پەیوەندی بە ئەمنی قەومیمانەوە پەیوەندی بە اقتصادی هەرێمی کوردستانەوە هەیە پەیوەندی بە مانەوەی کیانەوەکەمانەوە هەیە و پەیوەندی بە دروستکردنی توانایەکی اقتصادی هەیە کە بە دەربێ لە بابەتی نەوت و اعتیمادکردن لەسەر نەوت چونکە ئێمە توانین سەنتەرەکانی ترمان زۆر بەهێز سێکتەرەکانی ترمان زۆر بەهێز بکەین لە بواری کشت و کاڵ پیشەسازی بازرگانی لەگەڵ گەشت و گوزار. پشتبەستنی هەمیشەیی بە سێکتەری نەوت مانای ئەوەیە ڕۆژێک لە لووتکەی کاتێ نرخی نەوت گرانە بێ و ڕۆژێکیش وێران دەبی وەکەوەی لە ساڵی 2014 بۆ 2018 هەرێمی کوردستانی پیاتێپەڕی.